لە ختم دەرنەچێتن ئەمانە ئەنێرێ بۆ وڵاتانە و بڵاویان نەکاتەوە و نەوەک لە کەنەدا و ئەمریکا هەتا لە ئوسترالیا گەر بتەوێتەوە لە وڵاتانی تریش مەوجودن ئەمانە هەن بەڵێ. ئەمریکاش ترسی لێنشتووە لە ناوخۆی ئەمریکا جۆرە ترسێک بڵاو بۆتەوە لەوەی کە شانە نستۆکانی سوپای پاسداران ئێستا لە وڵاتانی تربوونی هەیە، یعنی پێشتر ئەمانە چێندراون لەوەی کە ئێستا باس لە 1000 سەرباز دەکرێت کە پێشتر نێردراون بە ڕێگای قاچاق و بە ڕێگای ئەوەی کە وەکو کەسێکی مەدەنی ڕۆشتنەتە وڵاتی کەنەدا. لە ئەمریکا شتێ بڵاو بێتەوە کە ئەمانە مەترسین ئەگەر شەڕەکە یعنی بە جۆرێک بکەوێتەوە ئەوان هێرش بکەن یان دەستی خۆیان بۆشێنن لەو وڵاتانە. ئێمە بگەڕێنەوە کۆن بۆ پێش 2-3 ساڵەمە پێش چەند عملیاتێ لە ناو ئەمریکا ئەکرایە مل ئێران ئەوانە سوپای پاسداران بوون. چکە تۆ باسەکەی ئەڵەی سوپای پاسداران سوپایەکی یعنی بڵێن سەربازێکی هاکەزایی کاکە 200 مەسئول زیاترت هەیە لە سوپای پاسداران لە کەنەدا و لە ئەمریکا لەو ناوانە بڵاو بوونەتەوە لە جوو سیاسیان وەرگرتووە. بەڵام ئەمانە هەمووی شانەی سوپای پاسدارانن خۆیان پاڵیان نێن بۆ ئێنانە بڕۆن بڵاو ببنەوە لە جیهانە. تۆ ئەڵەی قۆڵەکانی هەیە لە عێراق و لە لوبناان و لە جاران لە سووریا و لە یەمن بەڵێ قۆڵی هەیە لە زۆر وڵاتانی تیشوە بە تایبەتی لە کەنەدا. جا دەرکردنی ئەمانەیان گرتنیان سەختە تایبەتیەوەی جنسیان هەبیانی قامی بەردەوامیان هەبێتن حەسەبی قانونی ئەوان ناتوانانی دەریان بکەیت. بەڵام ئێستاکە لە بن چاودێرین مراقبەیانەکەن ئەگەر بیانوێت شتێ بکەن فعالیەتی عملیەتێ بکەن و پێشیان نەکرێت نۆک پێیان ناکرێ. ئێران دەتوانێت سوودیان لێوەرگێت سوودیان لێوەرەگرێ بەڵێ ئەتوانێت زۆر شتیان پێ بکاتن ئەمانە بڵاوبوونەتەوە هەیە. یعنی هەتاکو قەدیمەن من باسی حادسەیەکی ئەفسەرێکی مخابراتی عێراقم کردووە کە لە بەریتانیا بۆ عێراق خۆی نرد چوو لە جوو سیاسی وەرگر لە بەریتانیا و لەوێ جێنشین بوو معلوماتیەدا بە عێراق هەموو وڵاتانە مسلوبەیان هەیە ئەفسەری تایبەتی خۆیان نێرێ سەربازێکە نێرێ کە عەقیدەی 100% بۆ من بێ وەلایی بۆ من بێتن لە ختم دەرنەچێتن ئەمانە ئەنێرێ بۆ وڵاتانە و بڵاویان نەکاتەوە و نەوەک لە کەنەدا و ئەمریکا هەتا لە ئوسترالیا گەر بتەوێتەوە لە وڵاتانی تریش مەوجودن ئەمانە هەن بەڵێ.